بەڵێ ئێرە شەقامی جوسایدی بنەسڵاوەیە لە شاری هەولێر دیارە بەشێکی ئەم شەقامە لە ئەنجامی ئەو بارانبارینەی کە لە ماوەی ڕابردوو باریوە لە شاری هەولێر بەشێکی ئەم شەقامە ڕۆچوە وەک دەبینی لە دیمەنەکاندا دیارە کە مەترسی دەبێت لە داهاتوودا ئەگەر بێت و چارەسەر نەکرێت بۆ شۆفێران هەڵبەتە چونکە ژێرەوەی ئەم شەقامە تا ڕادەیەک بۆشایی بۆ دروست بووە و ئەمەش وای کردووە کەوە مەترسی هەبێت بۆ سەر شۆفێران. جا هەڵبەتە تەنیا شەقامەکە نییە، دەوروبەریشی یاخود ناوەندی شەقامەکەشی گرتۆتەوە ئەم ڕۆچونە وەک لە دیمەنەکاندا دەیبینن ئەم بەشەی بە تەواوەتی نزیکە لە ڕۆچوونی تەواو. ئەگەر لایەنی پەیوەندیدار چارەسەرێکی خێرایی بۆ نەدۆزنەوە لە ئەگەری بارانبارینی داهاتوو ئەوە شەقامەکە بە تەواوەتی مەترسی دەکەوێتە سەر و ئاستەنگی و زەحمەتیش بۆ شۆفێران دروست دەکات.